بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 61 باسی پرسیاری 28 بڕێکی جەبری بنووسە کە چێوەی سێگۆشەکە بنوێنێ. سێگۆشەک هەیە لێرە لایەکانی 6 نە 4 نە و 5 نە. بڕێک بنووسم دەربارەی چێوەی ئەو سێگۆشەیە. پاشان کە بڕەکەم نووسی بەهای چێوەکە بدۆزەوە کە گۆڕاوی نە بەهایەکانی 1 و 2 3 و 4 و 5 وەردەگری. واتە پیتی نە دەگۆڕم هەموو جارێک بە 1 یان پاشان بە 2 بە 3 بە 4 و بە 5 ئەو جا بەهای بڕەکە لەو خشتەی دەنووسم کە لێرە هەیە. با پێش هەموو شتێک چێوەی ئەو سێگۆشەی ببینمەوە دەکاتە 6 نە کۆ 4 نە کۆ 9 نە. ئەوها ببورن لێرە بزانم لە چێ ئەمن ڕێسایەکەم نووسیە. لێرە 6 نە کۆ 4 نە کۆ 5 کە کۆیان دەکەمەوە 6 و 4 10 و 5 یەکسانە بە 15. پیتەکەش هەر تەنیا لە تەنیشتی دەنووسمەوە. پیتەکان کۆ ناکرێنەوە، تەنیا هاو کۆڵکەکان کۆ دەکرێنەوە. ئێستا یەکەم جار دەچم لە جیاتی دانان پیتەکەی لا دەبەم لە جیاتی ژمارە 1 دادەنێم، بەڵام لە کاتی دانانی ژمارە ناچارم هێمای جارانەکەی بنووسم. لێرە پێویستی نەکرد بنووسم لە مابەینی ژمارە و پیت، بەڵام کە بووە 2 ژمارە دەبی بنووسم لە جیاتی دانان. ئێستا 15 جارانیەک هەر دەکا 15 دەچم لە چێ دەنووسم؟ لێرە دەنووسم 15. کاتێک کە پیتی کردیە 1 چێوەکە کردیە 15. ئەو جارەی کە پیتی نە بکاتە 2 واتە دەچم لێرە یەکەکەی لا دەبەم. ئەو جارەی لە جیاتی پیتی 1 لە جیاتی ژمارەیەک ببورن ژمارە 2 دادەنێم. 15 جاران 2 یەکسانە بە 30 دەچم دەنووسم 30. لێرە دەنووسم 30. ئەو جارەی بەخۆم 15 نەئم هەبوو هەتا هەر نەگەڕێمەوە ئەو لای 15 جاران 3. ئەو جارەی ئەگەر پیتی نە بکاتە 3 15 جاران 3 یەکسانە بە 45. ئەو جارەی 15 جاران 4 پیتی نە دەکاتە 4 کەواتە دەکاتە 60. 15 جاران 4 دەکا 60 لێرە دەنووسم. ئەو جا 15 جاران 5 دەکاتە 75 لێرە دەنووسم. ئەوە هەموو چێوەکە مزانی بە پێی گۆڕانی گۆڕاوەکە کە پیتی نەبوو. لێرە چێوەی سێگۆشەش هەمیشە دەکا سەرجەمی درێژی هەر سێ لایەکانی. بێمە لای پرسیاری 29. پرسیاری 29 سەروان 8,000 دینار بۆ هەر کاژێرێک کارکردن وەردەگرێ. ئەگەر یەک کاژێر کاری کرد 8,000 وەردەگری. لە هەفتەی ڕابردوو لێرە ڕابردوو هەڵە نووسرایە ڕابردوو 30 یان 3 نازانم 30 وابزانم 30 کاژێر کاری کردووە. لە پێچانەوەی
کاڵاکان. و دوو ئەوەندەی ئەو ماوەیە کاری کردووە لە ئامادەکردنی بۆ هەناردن. هەست دەکەم سی پێدەچی ڕاست نەبی، چونکە سی و دوو ئەوەندەی سیش دەکا 60، کەواتە 90 کاژێر کاری کردووە بە یەک هەفتە. زۆر زۆرە، هەر زۆر زۆرە. بەڵام ئیدی ئەوها نووسرایە، هەرچەندە زۆر جار لەو کتێبەی هەڵەی گەورە گەورە دەکەن ڕەنگە ئەوە سێبی، سێ کاژێر لە جیاتی سی باشترە سێبی، چونکە 90 زۆر زۆرە. هەست دەکەم لە یەک هەفتەی. دوو ئەوەندەش ئەو ماوەیە کاری کرد لە ئامادەکردنی بۆ هەناردن. بڕێک بنووسە بۆ نواندنی دەستکەوتی سەروان لە هەفتەی ڕابردوو. ئەگەر گریمان سێ کاژێر بوو لە جیاتی سی، سێ کاژێر بەڵام هەڵەیان نووسیە، باشتر وایە بە ژمارە بنووسن هەتا بزانم زیاتر دیارە هەڵە نییە. ئەگەر سێ کاژێر بوو دەنووسم سێ کاژێر، جارێ پارەکە چەندە نانووسم، بۆ وێنە دەنووسم پ. کۆی دەکەمەوە لەگەڵ دوو ئەوەندەی سێش، واتە دوو جاران سێ دەکا 6 پ. ئەوە ژمارە کاژێرەکان. ئەگەر کۆیان بکەمەوە 3 پ و 6 پ یەکسانە بە 9 پ. ئەو جا چونکە هەر یەک کاژێر بە 8,000 دینارە، کەواتە دەنووسم 9 جاران 8,000. هەزارەکەی نانووسم، تەنیا دەنووسم 8 هەتا ئاسانبی. ئەو جا 9 جاران 8ش دەکا 72,000 دینار. 72,000 دینار. ئەوەی ڕاستی بی پێویستی نەدەکرد بنووسم پ شتیوە، بەڵام لێرە چونکە نووسرایە بڕەکەی بنووسە، بابەتەکەش هەمووی لەسەر بڕ و بڕە، لەبەر هەندێ پیتەکەم نووسی دەنا هەر یەکسەر. سێ کاژێر و دوو ئەوەندەش 6 کاژێر دەکاتە 9 کاژێر و یەکسەر جارانی 8,000. 9 جاران 8. ئەگەر سیش بوو 90 جاران 8 دەکا 7 ملیۆن بە یەک هەفتەی. هەست دەکەم زۆرە هەڵک هەیە لێرە. پرسیاری سی: گۆران لێ 1000 دینار بۆ هەر کاژێرێک کارکردن وەردەگرێ. لێرە پارەکە نەنووسرایە، نووسرایە هەندێک پارەی وەردەگری پیتی لێ. ئەو خشتەیە ژمارەی کاژێرەکانی کارکردن لە هەر هەفتەیەکی مانجی حوزەیران دیار دەکات. لێرە لە هەفتەی یەکەم 21 کاژێر، لە هەفتەی دووەم 23، لە هەفتەی سێیەم 15، لە هەفتەی چارەمیش 19. ئەو جا ئەگەر من ئەو کاژێرانە کۆکەمەوە 21 و 23 و 15 و 19، ئەمن کە کۆم کردەوە هەمووی کردیا 79 کاژێر. هەر کاژێرەی لێ پارەی وەردەگری، کەواتە 79 پیتی لێ. ئەوە بڕەکەم نووسی. بڕێک بنووسە بۆ نواندنی کۆی دەستکەوتەکانی گۆران لە کارەکەی لە ماوەی 1 مانگ، و ڕادا لێک چووەکانی بڕەکە کۆ بکەوە. لێرە ئەمن هەمویان پێک دەچوون، چونکە پارەی کاژێرەک وەکو یەکە، بەڵام دەمتوانی ئەوها بنووسم 21 فاریزە 5 لێ کۆ 23 فاریزە 23 لێ و کۆ 15 لێ و 15 و نیو لێ
وە کۆ 19 هەمویان کۆ دەکەمەوە، هەمویان کردی 79 جاران پیتی لێ. بەڵام ڕێیەکی دیش هەیە، ئەویش ئەوەیە کە یەکەم جار کاژێرەکان کۆ دەکەمەوە، ئەو جەدوایە جارانی پیتی لێ دەکەم، جارانی پیتی لێ. ئەوەش ڕێیەکە لە ڕێیەکان. لێرە دەمتوانی. پرسیاری یەکەم جواب داوە کە بڕەکەم نووسی و جارانی نرخی یەک کاژێر چەندە، ئەویشم نووسی. ئێستا بەهای ئەو بڕە ببینەوە، ئەگەر هات و پیتی لێ کردیا 9500 دینار، کەواتە ئەو پیتەی لا دەبەم، لە جیاتی ئەو پیتەی دەنووسم 9.50 یان دەنووسم 9500، بەڵام باشترە بنووسم 9.5 50شی پێناوێ، چونکە ئەو سفرە پێویست ناکە، توانم لای بەم، بەڵام دەبی 79 بینم جارانی 9.5 بکەم هەتا بزانم هەموو دەستکەوتەکە چەندە، بزانم من لێرە جارانم کردیە یان نا. لێرە بڕەکەم نووسیە، ئەوجە ئێستا 9.5 جاران 79 جاران 95 دوایە فاریزەکەی دادەنێم، 5 جاران 45، 5 جاران 735 و 4ش 39 لێرە نووسیتم، 9 جاران 981 یەکم نووسیە، 7 جاران 63 لەگەڵ هەشتی 63 و 8 دەکاتە 71 لێرە نووسیتم. پاشان کۆیان دەکەمەوە، ئەو 5 دێتە خوارەی لێرە، 9 10 سفرەکەی دەنووسین، 3 دەکات 4 1 5 7ەکەش دێتە خوارێ. ئێستا فاریزەی لە چێدانێم؟ فاریزە یەک خانە لە لای ڕاست دەژمێرم، فاریزەکەی دادەنێم. ئەوجە ئێستا دەبی ئەو ژمارەی جارانی یان لە تەنیشتی بنووسم 750 فاریزە 5000 دینار، ئەوها بنووسم. ئەگەر نەنووسم 1000 هەڵەیە، بەڵام ئەگەر بمەوێ ژمارەکەی هەمووی بەخۆم بکەمە 1000، ئەوە دەبیتە ئەو فاریزەی لا دەبەم لێرە، دەینم لێرەی دادەنێ، ئەوهای لێدێ لێرەی دادەنێ، بەڵام پێویستیش ناکە کە جارانی هەزاری دەکەم، کەواتە 750,500 دینار. ئەو کات دەبی ئەمن ئەو هەزارەی لێرە لابەم، یەک لە دوان، یان هەزارەکە وەکو وشە دەنووسرێ یان وەکو ڕەنووس. 750,500 دیناری وەرگرت لە مانجی هوزەیران. پرسیاری سیوێک، پرسیاری ج لێرە وەڵامی پرسیاری ب چ دەنوێنێ؟ دەستکەوتی مانگانەی گۆران دەنوێنێ لە مانجی هوزەیران، ئەوەی دەنوێنێ. پرسیاری سیوێک هەتا بڵێ قورس بوو، دەبوایە لە بەرەنگاری لێرە ئەو پرسیاریان کردبە و پرسیاری بەرەنگاریش لە جیاتی پرسیاری سیوێک بە بەڕای من. باجێ بدەینێ بزانین ئەو پرسیارە کووە. بڕێکی جەبری ڕادەکانی بریتیە لە، ئەوە ڕادەی یەکەم 23 س، ڕادەی دووەم 23 س توان دوو، ڕادەی سێەم دەکاتە 6 ئەو پیتە توان دوو، و ڕادەی چوارەم کە ئەویش هەر سئە کردیا 18 س، و ڕادەی پێنجەم کردیا ڕادەکانی لێک دەچن بە هەمان، کردیا ئەو پیتە توان دوو، هێشتاش
ڕادەیەکی کۆتایی هەیە لە لیستەکە نییە، واتە ڕادەیەش کەش هەیە لێرە کە ئەمن دەبی بە خۆم بیبینمەوە، لێرەیە نەنووسرایە، ئەوها جێەکەی دانێم ڕادەیەک لێرە هەیە، جارێ نازانم چییە، دەبی بینووسم. پاشان چ نووسرایە؟ دوای کۆکردنەوە و لێدەرکردنی ڕادەکان ئەم بڕەم دەستکەوت، ئەو بڕەی لێرە نووسرایە، ئەو بڕە دەستمان کەوت، تەنیا دوو ڕادەیە. ئایا ڕادە نادیارەکەی لیستەکە چییە و بڕەکەش بنووسە؟ واتە دەبووە نووسرابە بەڕاستی کە لە بیریان چۆ بنووسن، دەبووە نووسرابە هێمای کۆ یان هێمای کەم لە مابەینی ڕادەکان بنووسە، چونکە زۆر گرنگە ئەو شتە، چونکە ئەو ڕادانەی کە هەیتم هیچ هێمایەکیان لە پێش نییە، ئەمن دەبی ئێستا بە خۆم بە گوێرەی ئەو بڕای کە دەستم کەوتووە بزانم ئایا کۆ هەیە یان کەم هەیە لە مابەینی ئەو ڕادانە. 23 س لەگەڵ 18 س بوویتە 5 س، واتە چ کرایە؟ واتە 23کە کۆی لە پێشە، بەڵام 18کە دەبی کەمی لە پێش بی، چونکە 23 18ی لێ بڕوە ئەو جا دەکاتە، بە ئەوەی بسڕمەوە لێرە هەتا بزانم ئەو جە دەکاتە 5، 23 کەم 18 ئەو جە دەکاتە 5، پاشان ئەو ڕادە کەسکە بوویتە 5، کەواتە ئەویش شەشەکە هێمای کۆی لە پێشە، بەڵام یەکەکە لێرە هێمای کەمی لە پێشە، چونکە 6 یەکی لێ بڕوە، ئەویش هێمای کۆی لە پێشە، چونکە 6 کۆ 1 دەکاتە 7. ئەدی ئەو ڕادە زەردە چی بەسەر هات؟ دیارە چونکە ئەو ڕادە زەردە لێرە نییە، دیارە چ بووە؟ دیارە شەشەمین ڕادە وەکو ئەو ڕادە زەردەی بووە، بەڵام بەکەم، واتە ئەویش 23 پیتی س تواندوو، بەڵام هێمای کەمی لە پێشە، چونکە ئێرەش ئەگەر هێمای کۆی لە پێش بی ئەوجا کەم و کۆ دەبیتە 0 نانووسرێ لێرە. ئەم لێرە بە تەماشایەکی بکەم تۆزە بە باشتر ئەو ڕادانەم نووسیتەوە، هەز دەکەم هەموو جێم نەبوو لە یەک ڕێزی بنووسم خوێندکاری ژیر، لەبەر هەندێ لێرە وەکو دەبینن لە دوو ڕێزی نووسیتم، بزانم بتوانم بنووسم ئەو ڕێزە و ئەو ڕێزە. ئەنجامەکەشم ئەوهایە، دەبینم ڕادە پەمبەکان یان سۆرەکان دەبی هێمایەکیان لە پێش دانێم، هێمای کۆ لێرە و هێمای کەم لێرە، چونکە 23 18 لێ بڕوە دەبیتە 5. ئەوە پاشان ئەو ڕادەیە لەگەڵ ئەو ڕادەیە بوویتە 7، کەواتە هەردووچیان هێمای کۆیان لە پێشە، کۆ وە کۆ. ڕادە کەسکەکەش نەمایە، دیارە ئەو ڕادە لێرە ئەگەر کۆبی ئێستا ڕادەکی کەسکیش دەنووسم وەکووی بەکەم لێرە، چونکە 6 ڕادە بوو، 23 س تواندوو، ئەوجا ئەو کات دەتوانم کۆ 23 کەم 23 ببیتە 0 لێرە هیچ نەنووسرێ. ئەوهای لێ دێ، کەواتە ئەو پرسیارە هەتا ڕادەیەک قڕس بوو، ئاسان نەبوو، چونکە نەشنووسرا بوو هێمای کەم و کۆ لە مابەینی ڕادەکان دانێ.
کاتە ڕادەکان ئەوهایە ئەنجامەکەشی ئەوهای لێهات. ڕادە نادیارەکەشمان دیتەوە چ بوو؟ ئێستا بێمە لای پرسیارەکی نوێ. پرسیار چییە؟ نرخی پەنتەلۆنێک لە فرۆشگایەک 39,000 دینارە و نرخی کراسێکیش 35,000 دینارە. لە فرۆشگایەکی تر نرخی هەمان پەنتەلۆن 36,000 دینارە و نرخی هەمان کراس 30,000 دینارە. وەڵامیش بریتیە لە 39 کەم 6 کۆ 35 کەم 30 و دەکاتە 3 کۆ 5. دیارە نووسرایە ئەگەر پرسیارەکە ئەوە بووە ئەگەر پەنتەلۆنت کڕی و کراست کڕی لە فرۆشگای دووەم، ئایا جیاوازیەکەی چەندە لە چاو ئەوەی ئەگەر کڕیت هەمان ژمارە لە فرۆشگای یەکەم؟ وەڵامەکە ئەوهای لێدێ. جیاوازی پارەکە چەندەکە؟ ئەوە پرسیارەکەیە. پرسیاری 33 هەنگاوەکانی سادەکردن بنووسە. ئەوە دەهێڵمەوە چونکە زۆر باسمان کردی کو سادەی دەکەین بەڕێی جەبری. پرسیاری 34 کە ناویان لێ نایە بەرەنگاری زۆر ئاسانە. لاکێشەیەکم هەیە، درێژیەکەم هەیە، پانیەکەشم هەیە. دەمەوێت چێوەی ئەو لاکێشەی بڕێک بنووسم بۆ چێوەی لاکێشەکە، ئەوجا بڕەکەش سادە بکەم. زۆر ئاسانە. لێرە ئەوها ئەو لاکێشەیە درێژیەکەی دەکاتە 3 کۆ 1 ئەو لایە، پانیەکەشی دەکاتە 3 کۆ 2 هەردوو لای ئێرەش. چێوەکەش دەکات دەکا ئەو لایە کۆ ئەو لایە کۆ ئەو لایە کۆ ئەو لایە، هەر چوار لایەکان کۆی یەکتری، کەواتە کۆیان دەکەمەوە هەموو هەر 4 لایەکە. ئەوها ئێستا ڕادەکانی پێک دەچن کامەیە 3 و 3 و 3 6 لەگەڵ 1 7 لەگەڵ 1 9 دوایە ڕادەکانی دی 1 2 2 1 و 1 2 لەگەڵ 2 4 لەگەڵ 2 6 هەمووی دەکاتە 8 کۆ 6. ئەوە چێوەی لاکێشەکە. تەواو بووم. لێرەش دەچمە لای پێداچوونەوە. هەر ژمارەیەک بنووسە بە بەکارهێنانی بنچینەی پێدرا و توانێک دیاری بکە. لێرە ئەو ژمارەم هەیە، پرسیاری 35 ئایا 7 توان چەند بی دەکاتە 343؟ 7 توان 3، 7 توان 2 دەکات 49. ئەگەر 49 جارانی هەفتی بکەم یەکسانە بە 343، کەواتە 7 توان 3. لێرە سێم هەیە، 3 توان چەند دەکاتە 243؟ 3 توان 5 دەکاتە 243، واتە 3 کەڕەت و جارانی خۆی 5 جار. لێرە 36م هەیە، 6 توان 6 توان 2 دەکات 36، زۆر ئاسان بووەوە. پاشان 125 5 توان 5 توان 3 دەکات 125، 5 جاران 5 25، 25 جاران 5 دەکات 125، 5 جاران 5 25، 5 جاران 2 10 2 12. توانەکانمان نووسی. گەورەترین کۆڵکەی هاوبەش لۆ ئەو دوو ژمارەی زۆر ئاسانە، دەکات 9. گەورەترین کۆڵکەی هاوبەش لۆ ئەو دوو ژمارەی ئەویش دەکات 9. گەورەترین کۆڵکەی هاوبەش لۆ ئەو دوو ژمارەی لێرە با من تەماشایەکی بکەم.
گەورەترین کۆڵکەی هاوبەش لۆ 45 و 54 یەکەم جار دابەشی سێم کرد، ئەوجا دیسان دابەشی سێی، پاشان هیچ کۆڵکەی هاوبەش نەما، کاتە گەورەترین کۆڵکەی هاوبەش 9 لە مابەینی ئەو دوو ژمارەیە. هەتا پێم بکرێ دابەش دەکەم کە دابەش نەما ڕادەوەستم، کە هیچ کۆڵکەی هاوبەش نەما ڕادەوەستم. ئەوجە لێرە 86 دابەشی سێم کرد یەکەم جار، دوای دیسان دابەشی سێ، ئەوجە هیچ کۆڵکەی هاوبەش نەما لە مابەینی 4 و 9، کەواتە گەورەترین کۆڵکەی هاوبەش لێرەش سێ جاران سێ دەکاتە 9، واتە دەتوانم 36 دابەشی 9 کەم 4 هەیە، 81ش دابەش 9 هەیە. ئەوجا 48 و 84 یەکەم جار دابەشی 4م کرد هەردووچیان، 48 بووە 12 و 84 بووە 21، ئەوجە دیسان دابەشی 3، 12 بووە 4، 21ش بووە 7، ئێستا هیچ کۆڵکەی هاوبەش نەما، سێ جاران 4 12، کەواتە 12 گەورەترین کۆڵکەی هاوبەشە. ئەگەر 48 دابەشی 12 کەم 4 هەیە، 84 دابەشی 12 کەم ئەنجامی دابەش دەکاتە 7، کاتە لێرەش ئەوەش ئاسان بوو. گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینی ئەو دوو ژمارەی یەکەم جار دابەشی 4م کرد، 44 بووە 11، 132 بووە 33، ئەوجە دابەشی 11 هەردووچیان، 33 بووە 3، ئێستا کۆڵکەی هاوبەش نەما، ئێرە لێک دەدەم دەکات 44، واتە گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینی ئەو دوو ژمارەی ژمارە 44. تەواو لەو پرسیارانە دێمە لای دووەهەمین پرسیار. پرسیاری 43 بەهای ئەو بڕە چەندە؟ ئەگەر بکاتە 9 زۆر زۆر ئاسانە، 7 جارانی 9 هەموو کەس دەزانی دەکاتە چەند؟ لە خشتەی لێکدان 7 جاران 9. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 61 و هاتمە کۆتایی ئەوانش هەتا وانەیەکی نوێ هەر بژی.